تاکاتی ئامادەکردنی ئەم بەرنامەیە هێشتا واشنگتن ڕای تەواوەتی خۆی لەسەر هەڵبژاردن و بەرەنجامەکانی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق ڕانەگەیاندووە. لەسەر هەڵبژاردنەکانی عێراق پیرۆزبایی لە حکوومەتی عێراق دەکەین چونکە پەیمانی خۆی جێبەجێکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت خۆشحاڵین بەوەی ڕۆژانی هەڵبژاردن بە ئارامی تێپەڕین. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامەکانی ڕاگەیاند و چاوەڕوانی پەسەندکردن و پشتڕاستکردنەوەی ئەنجامەکانین و ئەوجا ڕای خۆمان دەڵێن. لەو هەڵبژاردنە پێشوەختەی عێراقدا سەدرریەکان براوەی یەکەمن بە پێی دوارڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە. سەبارەت بە موقتەدا سەدر جارێکی تریش دەیڵێمەوە چاوەڕوانی دوا ئەنجامی پەسەندکراوین نامانەوێت پێشوەخت بڕیاری لەسەر بدەین بەڵام چاومان لە ڕێیە بۆ کارکردن لەگەڵ حکوومەتی نوێی عێراقدا هەرکە پێکێنرا. هەر چۆنێک بێت ڕاگەیاندنی ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە پێشوەختەی عێراق مشتومڕێکی سیاسی و ئاسایشی لە عێراقدا هێناوەتە ئاراوە و ئەگەرەکانی ئەو ڕەوشە ئەمریکاشی نیگەران کردووە. سەبارەت بە ئەنجامەکانی هەڵبژاردنیش دەمەوێت بڵێم زۆر بەڕوونی و ئاشکایی ئێمە دژی ئەو هەڕەشە و مەترسیە تونند و تیژ ئامێزانین کە ڕوبەڕووی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و کارمەندانی UN بوونەتەوە. ڕێک بڕوامان بەوەیە کە هەر مشتومڕێک لەسەر هەڵبژاردن پێویستە لە ڕێ پێکێنانی کاناڵی یاساییەوە چارەسەر بکرێت. لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەتیش ئەو لایەنانەی سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن یان نزیکن لە تارانەوە زوو بە زوو ئەنجامەکانیان ڕەت کردەوە و ڕەوشێکی نەخوازراویشیان دروست کرد لە عێراقدا. زۆر ڕاگەیەنراومان بینی کە زمانێکی زبری ترسناکی تیادا بەکارهێنراوە و زمانێک کە هەڕەشە دەکات لە عێراقیەکان تەنها لەبەر ئەوەی پێگە و کورسیەکانیان لە پەرلەماندا کەم بوونەتەوە. ئەمەش تەنها یەک مانای هەیە و نیشانەیە بۆ ئەوەی چەندێک سوود و دەستکەوتیان هەبووە لە هەڵبژاردنەکانی پێشوودا. هەر ئەو ڕەوشە نەخوازراوەی لە بەغدا دروست بوو وەهای کرد دەسەڵاتدارانی عێراقی تەواوی هێزە ئاسایشیەکان بخەنە باری ئامادەباشیەوە. قطعاتنا جاهزة إن شاء الله. بە پشتیوانی خوددا هێزەکانمان ئامادەن بۆ پاراستنی ڕەوشی ئاسایشی لەم قۆناغی پاش هەڵبژاردنەکاندا. هەموو هێزە ئاسایشەکان لەباری ئامادەباشیدان و هیوادارین ئەم ڕەوشە بە ئارامی و ئاشتی کۆتایی پێبێت و چاوەڕوانی پێکێنانی حکوومەتی نوێی وڵاتەکەمانین. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئەو هەڵبژاردنە پێشوەختەی عێراق و ئەنجامەکانیشی لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا بە گرنگیەوە لێی دەڕوانرێت و دەشێت ئاڕاستەکانی کارکردنی ئەو وڵاتانەش لەگەڵ عێراقدا دەستنیشان بکە بەڵام بێگومان بە ئەندازەی جیاواز. ڕاهەندەکانی ئەو هەڵبژاردنەی ڕۆژی دەی مانگی دەی عێراق کاریگەریەکانی لەسەر ئەستی نێونەتەوەیی تەوەری یەکەمی چاوی واشنگتنی ئەم هەفتەیەمانە. دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسایی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. دکتۆر عادل خاوەنی کتێبی عێراق سەدەیەک لە مایەپوچیە. دکتۆر عادل سپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە پێشوەختەی عێراق بۆ ئەمریکا چەندێک گرنگە؟ سپاس بۆ بانگهێشتە بۆ ئەمریکا زۆر گرنگە. پێم وایە یەکێکە لە هەڵبژاردنە گرنگەکان کە لە 2023 هەتا ئێستا ئەوەندە جێگەی بایەخ نەبووە بۆ ئەمریکا چونکە ئەمریکا و بۆ خۆتان نەزانن ئێستا لە هەلومەرج و چرکەساتێکی زۆر تایبەتایە لە پەیوەندی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی وانە هەر لە ئەفغانستانەوە بیگرە هەتاگاتە وڵاتانی کەندا و هەتاگاتە ئێران تورکیا بە عێراقیشەوە. ئەوەی کە لە ئێستا ڕوو ئەدات لە عێراق ڕاستەوخۆ کارایی دائنێت بەسەر ئاڕاستەکردنی ئەو ستراتیژ و ئەو تەوەجوهانەی لێزۆریۆنتاسیۆن بە فەڕەنسی کە ئەمریکیەکان بۆ خۆیان دەستنیشانیەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمە هەڵبژاردنانە وایان کردووە کە جارێ دەرەنجامی یەکەمی داتا یەکەمی بەو ئاڕاستەیە بڕوا کە ئەمریکیەکان پێیان خۆش بێ کە بریتێ لە چی بریتێ لە پاشەکشەکردنی سیستەماتیکی ستراکتۆراڵانەی ئەوانەی کە بە پرۆ ئێرانیەکان ناسراون لە عێراقەوەتە بە تایبەتی ئەوانەی کە هەر زۆر ڕادیکاڵن لە عێراقا. ئەمە خۆی بۆ خۆی داتایەکە کە ئەمریکیەکان بە هەند وەریەگرن. خاڵی یەکەم. خاڵی دووهەم هاوپەیمانەکانی ئەمریکا هاوپەیمانە پلەیەکەکانی ئەمریکا چ لە هەرێمی کوردستان و چ لە خاکی سونەکان توانیویانە سەرکەوتنی گەورە بەدەستپێنن. خۆ دەزانیت ئێمە
چوارچەوەیەکمان هەیە کە پێی وترێ عێراق بەڵام ئەگەر ڕاستیت بوێت لە ناو ئەم عێراقا ئێمە سێ هەڵبژاردنمان هەیە هەڵبژاردنێکمان هەیە لە باشووری شیعەکان هەڵبژاردنێکمان هەیە لە ناوەڕاستی سونەکان و هەڵبژاردنێکمان هەیە لە هەرێمی کوردستان هەر یەکێک لەو ئەکتەرانەی کە یاریەکە ئەبەنەوە و زۆرترین کورسی بەدەستێنن وڵاتە یەکگرتووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە وردی بە هەندیان وەرەگرێت باشە چ شتێکە گۆڕێ لە پەیوەندی نێوان بەغدا و واشنگتندا بەڕای جەنابێ کاتێک کە حکوومەت پێک دەهێنرێ وەکو جەنابیشت ئاماژت پێکرد پرۆ ئێرانیەکان نەیانتوانی سەرکەوتنیەک بەدەست بێنن لەم هەڵبژاردنەدا بەڵام چ متمانەیەک هەیە کە پرۆ ئێرانیەکان لە حکوومەتی داهاتووی عێراقدا ڕۆڵ وە پێگەیەکی گەورەیان نەبێ لە نێوان 2014 بۆ 2010 لە ماوەی ئەو 4 ساڵەیە پرۆ ئێرانەکان توانیان کەپیتال سەرمایەکی ڕەمزی زۆر گەورە بەدەستبێنن لە عێراقا ئەویش خۆتەزانی لە ڕێگای جەنگی دژی داعشەوە و ئەو جەنگە بۆچی گرنگ بوو بۆ ئەوان لەبەر دوو هۆکار هۆکاری یەکەمیان هاوپەیمانێتی جیهانی دژی داعش حەشتی شعبی و ڕێکخراوەکانی ناو حەشتی شعبی لەسەر ئاستی پراکتیک وەکو هاوبەشێک و وەکو پارتەنەرێک قوبوڵ کرد و مامەڵایان لەگەڵا ئەکردن چەکیان نانێ پارایان نانێ هاوڕێتیان کردن ڕاهێنانیان پێکردن مەشقیان پێکردن لە ئاسمانەوە وێنەیان ئەدانێ زانیاریان ئەدانێ و لە بیرمان نەچێت کاتێک لە 16 ئۆکتۆبەر کەرکووک ئەکەوێت داگیر ئەکرێت لەلایەن حەشتی شعبی و هەمووی بە دەبابەی ئەمریکی و بە چەکی ئەمریکیەوە داگیر کرا ئەدۆنک ئەوەی کە حەشتی شعبی و پرۆ ئێرانیەکان ئەبن بە شەریکی ڕێکخراوێکی گەورەی جیهانی وەکو هاوپەیمانی جیهانی دژی داعش خۆی بە خۆی سەرمایەکی ڕەمزی زۆر گەورە بوو سەرکەوتێکی زۆر گەورە بوو کە بەدەستیانێنە ئەو یەک دووهەم لە بیرمان نەچێ حەشتی شعبی بە سەدان بگرە بە هەزاران گەنجی حەشتی شعبی لە چرکەساتی جەنگی ڕزگارکردنی مووسڵ و جەنگ دژی داعشە ڕێکخراوی تێرۆریستی داعشە کوژراون وانە قوربانێکی زۆریان نابوو بۆ یەک کاتێک لەو جەنگە دێنە دەرەوە و ئەڕۆنە ناو هەڵبژاردنەکانی 2010ەوە سەرکەوتنی زۆر گەورە بەدەستێنن پرۆ ئێرانیەکان و وایان کرد تەنانە سەرۆک وەزیرانێکی وەکو عادل مادی و حکوومەتەکەیشی و دواتر ئەو حکوومەتانەش کە بەدوای ئەوە هاتن و تەنانەت پەرلەمانی عێراقیش بە جۆرێک لە جۆرەکان لەژێر هەژمونی خۆیان نابن هەم لەسەر ژێر هەژمونی کۆنکرێتی و هەم لە ژێر هەژمونی سمبۆلیک و ئەو ڕەمزیەتی کە هەیان بوو ئەوەی لەم چرکەساتە ئەگۆڕێ ئەوەیە کە ئەوان ئەم سەرمایە ڕەمزیە لەدەست ئەدەن واتە جارێ پەیوەندیان لەگەڵ وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنالە نەک هەر کاڵە بێتەوە بەڵکو وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال ئەمریکا لە پێش هەر هەمویانەوە وردە و بەشێکی زۆر لەم ڕێکخراوانە بە تیرۆریست ناوزەداکە وانە ئەمە خاڵی یەکەم کەواتە ئەم ڕەهەندە سمبۆلیکان لەدەستدا لە چرکەساتی هەڵبژاردنەکانی شکاتێک ئەو کورسیانە لەدەست ئەدەن لەسەر ئاستی فیزیکی لەسەر ئاستی واقعی و پراکتیکی مەلموس دیسانەوە ڕەهەندی دووهەمیشان لەدەست ئەدەن کە ڕەهەندە جەماوەریەکەیان بوو کە بەدەستیان هێنابوو لە دەستدانی ئەم دوو ڕەهەندە وا لەوە ئەکات کە پێگەیان لاواز ببێت بە شێوەیەکی زۆر بەرچاو لە عێراقا بەڵام بۆ گەڕانەوە بۆ پرسیارەکەی جەنابەت ئایا ئەمە یەکسانە بەوەی کە پرۆ ئێرانیەکان لە حکوومەتی داهاتووە پشکی شێریان نابێ ئایا ئەمە یەکسانە بەوەی کە ئەم پڵنگە بریندارە لە کاژەکەیە کە ئێستا حەز بە بریندارێکی زۆر سەختەکە و خوێنی لێ ئەچۆڕێ بەم خوێن لێ چۆڕانەوە ئەوەستێ ئایا پرۆ ئێرانیەکان و کۆماری ئیسلامی ئێران خۆشی ڕاستەوخۆ چەندین کەرەسە و میکانیزمی بەهێزی ئاسایش سەقامگیری ئابووری چەکە هەموو ئەمانەی وای لە دەستانیە کە بتوانێت بە شێوەی ڕاستەوخۆ کاراییدا بنێت و فشاردا بنێت بەسەر بیناکردن و دروستکردنی پرسیارەکەی تر بەم شێوە بکرێت ئایا ئەکرێتەوە حکوومەتێک لە عێراقا دروست بکەیت بەبێ فلتەری ئێرانی وەڵامی من بێگومان نەخێر بە هیچ شێوەیەک گەرنا کۆماری ئیسلامی ئێران عێراق ئەکا بەو دۆساقەی کە هەموو عێراقیەکانی تیاسووتێت ئەجا کەواتە لێرە داگەینەوە بەرەنجامەی کە بڵین تەنانەت هەڵبژاردنەکەش کاریگەری نابێ بەسەر دروستبوونی حکوومەتێکی تەکنۆکرات کە عێراقیەکان پێویستیانەوە داواشی لێ دەکەن ئەگەر دەستێوەردانەکانی ئێران بەو شێوەیە بێت
ئەوەی کە جەنابەت دەی فەرمووی 100% وایە بۆچی وایە ئەوەی کە گۆڕاوە ئەوەیە کە لەسەر ئاستی سمبۆلیک و لەسەر ئاستی ژمارەش لە پەرلەمانی عراقی پرۆ ئێرانەکان پاشەکشیان کردووە خۆی بۆ خۆی ئەمە داتایەکە کە کارایی دانێ کە ئابێشتی لەسەر بینا بکرێ کە ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان یعنی پاشەکشە بە هەژمونی ئێران بکە بەڵام پاشەکشە بە هەژمونی ئێرانی واتە کۆتایی هەژمونی ئێران نییە پاشەکشە لە تۆ لەسەر ئاسی سروشتی نییە لەسەر ئاسی سروشت بەڵکو لەسەر ئاستی پلەیە ئەم دوو وشە لە زانست لە سۆسیۆلۆژیای زانستە سیاسەکانە زۆر بە وردیکاری لەسەرەکرێ پاشەکشە لەسەر ئاستی سروشت و پاشەکشە لەسەر ئاستی پلە پاشەکشە لەسەر ئاستی سروشت ئەوەیە کە ئەمریکا هەیەی لە ئەفغانستانە بە شێوەیەکی و هەموو شتە وجودی ئەمریکی وردە کۆتایی پێدێ بەڵام پاشەکشە لەسەر ئاستی پلە ئەوەیە کە تۆ لە پلەیەکە دەیتە پلەیەکی تر لە ئاستێکا دەیتە ئاستێکی تر ئەوەی کە ڕووی داوە لە عێراق بۆ ئێران پاشەکشەی پلەیە نەک سروشت ئەوە خاڵی ئەوەی کە گۆڕاوە دیسانەوە زۆر گرنگە تا دوێنێی پێش هەڵبژاردنەکان ئێرانەکان بە ڕۆحێکی خۆ بەزلزانانەی لاموسەلای بێدەربەستیەوە مامەڵیان لەگەڵ داواکاری ئەمریکیەکانە کرد بۆ گەڕانەوە بۆ ئەو شتەی کە من لە کتێبەکەمان ناوە کۆژەستیۆن یاتە هاو ئیدارەیی ئەمریکی و ئێرانی بۆ ئیدارەکردنی عێراق دوای ئەم شکستە دوای ئەم پاشەکشە لەسەر ئاستی پلە و لەسەر ئاستیات من پێم وایە ئێرانەکان فێری تەواضوعێکی زیاترە بن فێری تەواضوعێکی زیاترە بن لەبەر دوو خاڵ یەکەمیان لە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندیان نییە کە عێراق ناسەقامگیر بێ ناجێگیر بێ ئاسایشی تێک بچێت چونکە پەیوەندی بە ئەمنی قەومی ئێرانەوەی ئەو خاڵ یەکەم خاڵی دومیش لە بەروی پاشەکشیان کردو لەوێ ئەوەستم ئەوەیە کە ئێستا فێری ئەوە بن کە لەگەڵ ئەمریکایەکان بەخێرایی بکەنە دەست بکەن بە گفتوگۆ بۆ دروستکردنی ئیدارەیەکی هاوبەشی عێراق باشە دکتۆر وەکو ئاماژۆ پێکرد ئەمە هەڵبژاردنە گرنگجێکی زۆری بۆ ئەمریکا هەیە ئەی بۆ ئەوروپاییەکان لە هەموو ئەم هاوکێشانەی کە جەنابەت ئاماژۆ پێکردن ئەوروپاییەکانەکەونە چووەوە ڕاستەکەی من لە پێش هەڵبژاردنەکان و کاتی هەڵبژاردنەکان و دوای هەڵبژاردنەکانش لە دیالۆگێکی بەردەوامم لەگەڵ دیپلۆماتە ئەوروپیەکان لێرە لە فەڕەنسا و چەندین گفتوگۆ و دیالۆگ و دیدارم هەبووە لەگەڵیانە پێش هەڵبژاردنەکانیش هەمیشە خەمێکیان هەبووە خەمێکی گەورە کە پێوترە عێراق ترسێکی بەردەوامیان هەبووە کە پێوترە عێراق مۆتەکەیەکی بەردەوامیان هەبووە کە پێوترێ بە عێراق و لەسەر ئاسی زۆر باڵا بە وردی چاودێری هەلومەرج و دۆخی عێراقیان کردووە چونکە پێیان وایە تێکچوونی سەقامگیری عێراق گەڕانەوەی داعش ئەو هێرشەی کە تورکیایکا لە کوردستانی عێراق و وردە ئەڕواتە ناو سنجار و مووسڵ و شوێنەکانی ترەوە ئەو هەڕەشانەی کە میلیشیاکان ئەیکەن لەسەر حدودی عێراق سووریا ئەو هەڕەشانەی کە میلیشیەکان ئەیکەن لەسەر حدودی وڵاتانی گالف وڵاتانی کەندا و هەموو ئەوانە وا ئەکەن لەوەی کە عێراق پێگەیەکی زۆر گرنگی بۆ یەکێتی ئەوروپا هەبێ بۆ چونکە یەکێتی ئەوروپا لە سوور ئاستی جوگرافیاش زۆر نزیکترە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوین هەتاوەکو ئەمریکا وانە ئەوەیە ئەوەی کە لە عێراقا ڕوادا کارایی ڕاستەوخۆی ئەبێ بەسەر ئەوەی کە لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و بەریتانیا وڵاتەکانی کە ڕۆدن لە بیرمان نەچێ ئەوەی کە وای کرد بەتەکلان لە پاریسا دروست ببێ و 130 گەنجی تازە پێگەیشتووی فەڕەنسی خەڵتانی خوێن بکرێت لە هۆڵێکی سەما و مۆسیقایە ئەو خلافەتە بوو کە داعش لە ڕەقە و لە مووسڵ دایمەسران لەبەرەوە نایەنەوێت بە هیچ جۆرێک لە جۆرەکان جارێکیگە بگەنەوە ئەو ئەزمونە تاڵانەی ساڵانی ڕابردوو بەڵام دکتۆر ئێمە ناکرێ ینی تشک نەخینە سەر ئەوەی کە لەم سەر وەختەدا بە تایبەتی زۆر باز لە ئەگەر و نەگەری کشانەوەی ئەمریکا دەکرێت لە عێراقدا ئەگەر بێت و ئەو گریمانەیە وەربگرین ئەمریکا لە عێراق کشایەوە یەکێتی ئەوروپا بەگشتی و فەڕەنسا بە تایبەتی دەتوانن جێی ئەمریکا بگرن بۆ عێراقیەکان پرسیارێکی زۆر جوانە جارێ بۆ هەر وەکو زانیاری بە خۆت و حتمما ئاگاشت لێتی لەسەر ئاسی تر و لە هەلومەرجی ترا من دوێنێ هەر لەم ئۆفیسی خۆم بەرپرسێکی باڵا و گەورەی ئەمریکی هاتە ئێرە نزیکەی سەعاتێک و نیو ئێمە گفتوگۆمان لەسەر دۆخی عێراق کە پەیوەندی بە عێراقەوە هەیە دیپلۆماتێکی گرنگە و لە مەرکەزی قەراری ئەمریکایە
و بەتایبەتی دوای فەڕەنسێکی زۆر باشە زانێ کتێبەکەی خوێن بۆ و هاتبوو بۆ ئێرە یعنی بە شێوەیەکی قەتعی بە شێوەیەکی زۆر زۆر ڕادیکاڵانە پێی لەسەر ئەوە داکرد کە ئێمە ئەگەر بیشمانەوێت لە عێراق بکشینەوە ناتوانین لە عێراق بکشینەوە هەلومەرجی بابەتی ڕێگامان نادا لە عێراق بکشینەوە ئەوە سەرەتا بۆ وەڵامدانەی پرسیارەکەت خاڵێکی تر بەڵام ئەگەر هاتوو ئێمە خۆ دەزانی لە ناو سیاست لە دۆخەکانە دروستە بێت لە ناو ئەنتەرەکشنە دروست ئەبێت کار و کاردانەوەی بەردەوام دروست ئەکرێت جاری وە هەیە هەندێک جەبر خۆی فەرسەکات بەسەر وڵاتێکە کە بە هیچ شێوەیە خۆی بۆ ئامادە نەکردو وەکو سیناریۆ ئەگەر لە خراپترین دۆخە لە خراپترین سیناریۆیە ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە ئەوە خۆت گوێت لە جنابی سەرۆکۆماری فەڕەنسا بوو لە ناو دڵی عێراق هەم لە بەغا هەم لە هەولێر لە هەردوو کەپیتاڵ پایتەختەکە بە بەرچاوی هەموو کامێرەکانی دنیاوە دووبارەی کردەوە کە ئەمریکیەکان چۆن بڕیار ئەدەن بابیدەن چی ئەکەن بابیکەن بەڵام ئێمە وەکو فەڕەنسا هێزی سەربازی خۆمان لە عێراق ناکشێنینەوە ئەنجا بۆ زاریاری جەنابیشت ڕەنگە ئەمە زۆر وازەخ نەبێت لە لای ڕۆژنامە نووسەکانی دنیای ئەنگلۆفۆن ڕاستە هێزی یەکەمی سەربازی لە عێراقا ئەمریکایە بەڵام ئەوەش ڕاستە هێزی سەربازی دووهەم لە عێراقا فەڕەنسایە لە هەموو ئاستەکانە فەڕەنسای ئەو خاڵێکم بۆ وەڵامدانەوەی خاڵی دووەم بگورە خاڵی سێم بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت نەخێر هیچ دەوڵەتێک ناتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەر شوێنێکی دنیاە بەجێ بێڵن داتایەک دەدەمێ بەپێ ئەو زانیاریانەی کە ئێمە لە بەردەستمانان لە سەدا 85 مەسروفاتی هاوپەیمانەتی جیهانی دژی داعش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرفی کردووە ڕاستە لە سەدا 85 لە سەدا 15 ئەمێنێتەوە بوو کە ئەمێنێتەوە بوو ئەو 74 وڵاتی تر 74 وڵات مامۆستا بەڵێن کە بەشدار بوون لە هاوپەیمانیەکە لەبەرەوە بە 75 وڵاتەوە لە سەدا 15 پێشکەشکەن چۆن ئەتوان ئەو بۆشایە پڕکەنەوە خاڵی چوار هەموو ڕەکسەر لێرە ئەوەستم دیالۆگێکی بەردەوام هەیە لە نێوان کۆشکی ئەلیزێ و کۆشکی سپیا لەسەر ئیدارەکردنی کۆمەڵێک مەلەف لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێک لەوانە عێراق ڕاستە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وردە بۆشایی بەجێڵێ بەڵام ئەوەش ڕاستە کە ئەمریکای جۆ بایدن نایەوێت بە هیچ شێوەیەک بە مطلقی ئەو بۆشایی 2011 ئیدارەی ئەمریکی باراک ئۆباما بەجێ هێشت لە عێراقا ئیدارەی جۆ بایدن بەجێ بێڵێ بۆیە لە دیالۆگ لەگەڵ فەڕەنسا و وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەوێت ئەگەر هاتوو بۆشایەکیش دروست بوو بە هاوڕێتی و بە پشتیوانی ئەمریکا ئەو بۆشایە پڕ بکرێتەوە بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت دەچینەتەوەری دووەمی بەرنامەکەمان لەگەڵەوەشدا کە زۆربەی چاودێرانی نێونەتەوەیی و ناوخۆیی لەو هەڵبژاردنەی عێراقدا ستایشێکی گەورەی بەڕێوەچوونی پرۆسەکەیان کرد بۆ وەک ئاماژەیان پێدەکرد شتێکی وەها گەورە تیایدا ڕووی نەداوە شایانی باسکردن بێ بەڵام هەر هیچ نەبێ بەشێک لەلایەنە سیاسیەکان سکاڵا و گازەندەی خۆیان نەشاردۆتەوە. كثير من الأماكن اللي إحنا نشك أنه بها گومانمان لە زۆر شت هەیە لە پەیوەندی بە هاکرەکان و ئەو شتانەی وەک فلاش درایڤەکان و مانگە دەستکردەکان و شتە تەکنیکەکانی تر جا ئەگەر داواکانمان بەجێ نەگەێنرێن ئەوە بەدڵنیاییەوە گومانەکانمان و گومانی ئەوانەیە ئەم ئەنجامانە ڕەت دەکەنەوە زیاتر دەبن و ئەمەش کلێنێکی گەورەتر دروست دەکات و پرۆسەی سیاسیش بەرەو بنبەست دەبات. جیاواز لە چوار هەڵبژاردنەکەی پێشووی عێراق ئەم هەڵبژاردنە پێشوەختەی وڵاتەکە بە فشار و لەسەر داوای خۆپیشاندەرانی عێراقی کراوە و گۆڕینی یاساکانی هەڵبژاردننیش وهایان کرد دەرفەتێک ئەگەر بچووکیش بوو بێ بڕەخسێت بۆ کاندیدە سەربەخۆکان بەڵام ئەمانیش گازەندەی خۆیان لە کۆمیسیۆن هەیە. أنا عندي أكثر من 1400 صوت ما موجود. من زیاتر لە 1400 دەنگم هەیە کە ئەژمار نەکراون وتیان وەک کاندیدێک بەڵگەت هەیە یا هەروە لە خۆتەوە قسە دەکەیت بەڵێ فەرموو ئەوە بەڵگەکان من و ئەوەش دەنگەکان و چەند جارێکیش بژاردوومانن بەڵگەی زیاتریشم هەن و ژمارە و کارتەکانی دەنگدانیشم هەن ئەم بەڵگانە چەند جارێک ئەژمار کراون و زیاد لە یەک کەسیش ئەو ئەژماردنەیان کردووە ئەی ئەو 1400 دەنگە بۆ کوێ چوو هەر بۆیە لای من بێمتمانەی دروست بوو بەرامبەر کۆمیسیۆن چونکە دەنگەکانم دزراون. دەنگدەرانی عێراقیش هەریەکە بە جۆرێک تووڕێی و نەڕزایی خۆی دەردەبڕێ لە بەرامبەر دووە ئەنجامە ڕاگەیەندراوەکانی هەڵبژاردنەکە.
نريد أصواتنا، أنا أريد حقي، أنا نەخێر ئێمە دەنگەکانی خۆمان دەوێتەوە مافی خۆمانمان دەوێتەوە من دەنگمدا بە سەید عەلا ئەندامانی خێزانەکەم و کەسوکارم هەموو دەنگماندا بە سەید عەلا بۆچی ئەو دەنگانەتان فرامۆش کرد بۆ خەڵکی نەبوو بۆ فرامۆشمان دەکەن مافی خۆمان دەوێتەوە کۆمیسیۆن داکۆچی لە هەنگاوەکان و چۆنێتی بژاردن و پرۆسەکانی جیاکردنەوەی دەنگەکانیش دەکات. كل مرشح من حقه أن يعرف أصواته. هەموو کاندیدێک مافی هەیە دەنگەکانی خۆی بزانێ کاندیدەکان تۆماری دەنگەکانی خۆیان وەرگرتووە و هەندێک لە کاندیدەکان دەڵێن جیاوازی هەیە ئەلبەت هۆکاری ئەو جیاوازیە زۆر ڕوونە ئێمە لە پێشەوە دەنگەکانمان بە ئامێرە ئەلکترۆنیکیەکان ئەژمار کردووە و هەندێک لە سندوقەکانی دەنگدان دانرابوون بەدەست بژمێرێن ئیتر کە ئەو ژمارانە لە یەک دەدرێنەوە بێگومان گۆڕانکاری دروست دەبێ لە زۆر باردابینیمان ئەنجامەکان وەک خۆیان ماونەتەوە. هەر چۆنێک بێ وەک شیکەرەوە دەڵێن لەگەڵ ئەوەشدا ڕەوشی ئێستای عێراق ئێجگار هەستیارە بەڵام دەشێت دواتر لایەنە ڕکابەرەکان هیچ ڕێگەیەکیان لەبەردەمدا نەبێ جگە لە ڕێکەوتن. تأكيد تعكر المزاج السياسي بێگومان تێکچوونی میزاجی سیاسی دەبێتە مایەی ئاژاوە لە وڵاتەکەدا و دەشێت ببێتە هۆکارێکیش بۆ پێداچوونەوەیەکی نێونەتەوەی بە سیستمی سیاسیدا و لەوانەشە ببێتە سەرەتایەک بۆ شەڕێکی ناوخۆیی هەرچۆنێک بێت ئێستا ڕەوشەکە باشترە بە تایبەتیش بەهۆی نزیکبوونەوەی ژمارەی کورسیەکانی فەتح و مالکی لەلایەک و هەروەهاش سایرون یان سەدر لەلایەکی تر هەر بۆیەشە لەوانەیە بگەنە شتێک بۆ پێکێنانی حکوومەت لەگەڵ هەموو ئەو جیاوازیانەی هەیەە. دکتۆر عادل ئەلبەتە لە پاش ڕاگەیانی دو ئەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە زۆرێک قسە و باز لەسەر ئەوە دەکرێت کە دەشێت لە عێراقا ڕووداوی نەخوازرا و ڕوو بدەن یەکێک لەو ئەگەرانە شەڕی ناوخۆیە شەڕی ناوخۆی ئەم جارە لە نێوان شیع و سونەدا نا شەڕێکی تایفی نابێ وەکو باسی دەکەن شەڕی نێوان شیعەکانە. پێ دوایە کۆمەڵگەی نێونەتەوەی بتوانێت ڕێ لەم شەڕە بگرێ؟ خۆی ئەوە یەکێکە لەو سیناریۆانەی کە زۆربەی زۆری پایتەختەکانی جیهان خۆیانی بۆ ئامادە ئەکەن بەبێ ئەوەی ڕۆژانە باسی بکەن نایانەوێت باسی بکەن چونکە باسکردنی لە ناو میدیاکانە واتە دروستکردنی پانیکێک وانێ جۆرێک لە پانیک و جۆرێک لە ڕاڕایی گەورە لە شقامی عراقی و دواتر لە شقامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و تەنانەت لە جیهانیشە بەڵام بەجددی لە پشتی پەردەکانەوە زۆر بە وردیکاری لەسەرەکەن بۆ چونکە ئەزانن زۆر بەباشی کە بەلایکەمەوە لە عێراقی شیعەیە 75 ڕێکخراوی میلیشایی هەیە هەرێکێک لەم میلیشیانش بەلایکەمەوە لە نێوان 4000 بۆ 17000 تا 25000 ئەندامیان هەیە و ئەم ئەندامانش هەر هەمویان بە خولا تێپەڕێون بە ئەزمونا تێپەڕێون هەمویان چەکیان پێ و بۆ نمونە ئێستا سەرایی سەلام کە ئەندامەکانیان بە 17000 کەس تەخمین ئەکرێ هەر 17000 کەسەکە جگە لە بەشە ئیداریەکانیان جگە لەوانەی کە خەریکی سەرمایی مرۆیین یاخود با بڵێن لایەنی مالی و ئەمانە بەڕێوە بن ئەم 17000 چەکدارە هەر ئێستا ئەم دقەیە لەم چرکە ساتە ئامادەن یەکسەر بڕۆنە ناو جەنگەوە ینی با بڵێن جەنگاوەری ئامادە بۆ چوونە ناو جەنگ لە ئێستاە لەم چرکە ساتە ئەمانە سیرکە مامۆستا هەر هەمویان چەکی قورسیان پێ هەمویان دەبابیان پێ درۆنیان پێ ئەلیکۆپتەریان پێ تەنانەت بۆ هەندێکیان فڕۆکە جەنگیەکانی عێراق سوپای عێراقی لە بەردەستیان نایە لەبەرەوە هەموو ئەمە لە ئاستێکە لە ئاستی دوو هەمە تەماشاکەی هەر یەکێک لەم میلیشیانە نوێنەری سیاسیان هەیە ئەم نوێنەرە سیاسیانە بەشێکیان براون بەشێکیان دۆڕاون دۆڕا و براوەکان تەنها زمانی سیاسیان پێ نییە بەڵکو زمانی چەکیشان پێەیە ئەمە خاڵی دوم خاڵی سێهەم ئەوەی کە لە 2023ەوە ڕوویدا و هەتاوەکو ئێستا ئەوەیە کە ئەم ئەکتەرە سیاسیە میلیشیانە دووبارەی یەکەمەوە پەیوەندیەک هەیە لە نێوانیانە کە پەیوەندی ڕکابەرایەتی نییە لە ناو کێڵگەی سیاسیە بەڵکو پەیوەندی دوشمنکارانەیە ئەم دوو چەمکە جیاوازن لە یەکتری پەیوەندی ڕکابەرانە ئەوەیە کە من و تۆ دوو ڕکابەری یەکترین لە ناو کێڵگەی سیاسیە بە ڕێگە شەرعیەکان ئەتوانین پاشخۆل لە یەک بگرین یەکتری لە ڕووی سمبۆلیکەوە بکوژین لێت ببەمەوە بیدۆڕێنم پێت هەمووی قوبوڵ ئەەکەین ئەمە پێوترێ ڕکابەر
بەڵام دوژمن تەنها و تەنها لە بەردەم گریمانەیەکە گریمانەکەش بریتێ لە پاکتاوی جەسەدی ئەجا خۆمان نەزانین کە ئەوان پاکتاوی جەسەدی یەکتریان کردووە بە سەدان کەسیان لە یەکتری کوشتووە و لەبیرت نەچێت کە چۆن میلیشیەکانی موقتەدا سەدر چواردەوری ماڵی ئایەتوڵڵا سیستانیان گرت لە چرکەساتێکا وتیان 24 ساعتت ئەدەینێ بۆ ئەوەی عراق بەجێبێڵی بگەڕیتەوە بۆ ئێران چونکە تۆ ئێرانی تەنانەت قودسی ئەقداسی شیعەکە کە ئایەتوڵڵا سیستانیە لە دەرەوەی ئەم پەیوەندی هێز و پەیوەندی دوژمنکارانە نەبووە. ئەمەوێ بڵێم هەموو هەلومەرجە بابەتەکان ئامادەن بۆ ئەوەی براشیعەکان من بڕۆنە ناو ئەم جەنگی ناوخۆوە. بەس ئەمە ئەو سیناریۆیە بێگومان یەکسانە بێ بەچی لە کاتی ڕوودانە یا ڕاستەوخۆ یەکسانە بێ بە کۆتایی ئەو عراقی کە پێرسێکۆکس لە 1970 دروستی کرد ئیتر شتێک نامێنێ بە ناوی عراق. ئەوە سیناریۆ یەکەم. سیناریۆی دووهەم لەبەر ئەوەی کە شیعەکان یەکەم ئەکتەرن یەکەم کاتیگۆری ئەکتەرن کە زۆرترین بەرژەوەندیان لە عراقی ئێستا هەیە بەرژەوەندی سەرەتا مالی بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی دیپلۆماسی بەرژەوە لە مارژەکانەوە لە پاراوێزەکانەوە ئەپەڕنەوە بۆ سنتەری مێژوو وانە و هەموو سەرۆکایەتەکانیان کۆنتترۆل کردووە لەبەرەوەی کە گرێوێکی زۆر لی بەرژەوەندی لە ئارایە ڕەنگە لەبەر ئەم بەرژەوەندیانە نەڕۆنە ناو جەنگی ناوخۆ بەڵام کە نەڕۆنە ناو جەنگی ناوخۆ دوو سیناریۆمان لە بەردەما دروستە بێ. سیناریۆ یەکەمیان بریتێ لە چی بریتەوەی سەدەر یاریەکەی بردەوە ئۆکەی لەسەر ئاستی ڕەمزی یاریەکەی بردەوە سلماندی بە هەموو دنیا بە ئەمریکا بە وڵاتانی یەکێتی ئەوروپا وڵاتانی عەرەبی ئێران تورکیا یاریەکەم بردوێتەوە ئەکتەری یەکەمم ئەنجا ئێستا ئەکتەری یەکەمم لەبەرەوەی نامەوێ یاریەکە تێک بشێت لە عێراقا دێم لەگەڵ پرۆ ئێرانەکان ئاڕایەکەوم لەسەر دروستکردنی حکوومەتێک و ئەو پڵەنگە بریندارە لە کاشەکەی ئەهێنمە دەرەوە و تعویزی بووەکەمەوە و ئەتوانن حکوومەتێک دروست بکەن. ئەمە ئەگەری یەکەم بەس ئەم ئەگەرە لە ئێستا و ئێرەیە بە بۆنەی ئەکتەرێکەوە ممکن نییە ئەکتەرەکەش بریتە لە نووری مالیکی بۆ چونکە ئێرانەکان و قائانی بە شەخصی داوای کردو ئەمەش زانیاریە کە ئەردەمێ نەک تەحلیل داوای لەوەی کە حادی عامری هەنگاوێک بێتە دواوە نووری مالیکی هەنگاوێک بڕاتە پێشەوە لە نێوان 2010 بۆ 2021 ئەوەی کە بەرجەستەی نوێنەرایەتی پرۆ ئێرانیەکانی ئەکرد لە کێڵگەی سیاسی شیعیا بریتی بوو لە هادی عامری دوای ئەو شکستە گەورەی کە بەسەریان نەهاتووە ئێستا ئەیانەوێ نووری مالیکی بکەنەوە بەم سمبۆلە. گرفتەکە لەوایە کە سەدر هەموو شتێکی قوبوڵە ئامادەیە هەموو شتێک قوبوڵ کە تەنانەت ئامادەی دەستی بخاتە ناو دەستی شەیتان بەڵام نووری مالیکینە. لەبەرەوە لێرە قەیرانێکی بوونیەوی بۆ ئەم سیناریۆی دروست بوو. سیناریۆی دوو هەمیش بریتێ لە چی بریتێ لەوەی کە سەر لە نوێ بڕۆینە ناو کۆڵانە داخراوەکەوە. کۆڵانە داخراوەکە بریتێ لە چی بریتێ لەوەی شەڕی ناوخۆ ڕوونادات شیعەکان ناتوانن بگەن بەڕێکەوتن لە هەمان کاتا ئەڕۆینە ناو کۆڵانێکی داخراوەوە کە ناتوانین حکوومەتی تا دروستکەین ناتوانین پەرلەمانی تا دروستکەین ناتوانین سەرۆکایەتی کۆماری تا دروست بکەین و ناتوانین ئیدارەی ئەم دەوڵەتە بکەین. ئەم قەیرانە داخراوە ئەتوانێت ئەکرێت لە هەفتەیەکەوە بۆ چەندمانێک تاوەکو ساڵێکیش بەردەوام بێت. باشە دکتۆر جنابەت ئەمەیە مامۆستا ئایا عێراق بە پێی دەستگا ئەتوانێت ساڵێک بێ حکوومەت لە چاوەڕوانیا بێت؟ ئەوە بێ چاوەڕێ ڕۆژگارکەی بزانین چیمان وەڵامەداتەوە. بەڵام دکتۆر تۆ ئاماژۆ بە کۆمەڵی هێزی میلیشیایی کرد لە عێراقدا کە یعنی ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە بە تایبەتی لە دۆسی ئاسایشەکاندا. ئەم هێزانەش بەشێکن لە هێزەکانی حەشدی شعبی. هێزەکانی حەشدی شعبیش بۆ بەرەنگاربوونەوەی داعش پێکهێنراون لەسەر فتوای ئایەتوڵڵا عەلی سیستانی. ئێستا کە داعش نەماوە وەکو دەسەڵاتدارانی عێراقی خۆیان دەڵێن لەو پەڕی لاوازی خۆی دایەتی چ پێویست بەمانەوەی ئەم هێزانەی حەشدی شعبی دەکا؟ ئەگەر پرسیارەکە لەسەر ئاسی تێوری وەڵام دەینەوە هیچ پێویست ناکە. ئەگەر بڕیار بێ حەشدی شعبی بە فتوایەکی ئایەتوڵڵا سیستانی لە مانگی ژوون لە مانگی 2014 دروست بوو بێ بۆ لەناوبردنی داعش لەناوبردنی تێریتۆری داعش وەکو چوارچێوەیەکی دەوڵەتی وانە ئەوە چوارچێوە داوڵەتەکەی داعش نەماوە و داعش گەڕاوەوە بۆ میتۆدە کلاسیکەکانی تیرۆریزم کە بریتێ لە میتۆدی میکرۆگروپی 3 تا 5 کەس
لەسەر منهەجی قاعیدە ئایا پێویستەکە لەسەر ئاستی نەزەری و تێۆری بمێنێتەوە بێگومان نەخێر بەڵام من و تۆ ئەزانین جەنابی مامۆستا کە عێراق لە 2003ەوە هەتاوەکو ئێستا ئەسڵەن بەو هەڵانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەگشتی و پۆل بریمەر بە تایبەتی کردی ئەسڵی دەوڵەتی نوێی عێراق لەسەر میلیشیا بیناکراوە بە میلیشیا بیناکراوە من یەکێک لە خوێندکارەکانم کە نامەی ماستەرەکەی ئامادەکە لە ژێری شتافی منە لێرە لە فەڕەنسا ئەسڵ ناوی ماستەرەکەی بریتێ لە تەملیش الدەولە والمجتمع في العراق يعني بميليشياكردنی دەوڵەت و کۆمەڵگا لە عێراق لە عێراقەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو دوو بڕیارەی کە پۆل بریمەر دای بڕیاری یەکەم بریتی بوو لە دێبعسیفیکیشن وانە بڕیاری دووهەمیش بریتی بوو لە هەڵەشانەوەی سوپای عێراق بۆ جێگرتنەوە و پڕکردنەوەی ئەم بۆشایانە هات هەموو میلیشیاکانی ئیندیماج کرد بە دەوڵەتەوە بەڵام زیرەکی میلیشیاکان بریتی بوو لەشی بە تایبەتی شیعەکان بریتی بوو لەوەی قبوڵیان کرد کە ئیندیماجکەن بە دەستگاکانی دەوڵەتەوە بە ناوی دابڕین و داماڵینی عێراق لە میلیشیا و لە هەمان کاتا ڕێکخراوی سربەخۆی ناوخۆیی خۆیان پاراست لەبەرەوە ئێستا عێراق دەوڵەتێک نییە کە میلیشای هەیە بە بۆچوونی من هەڵەیە ئەو گزارشتە عێراق دەوڵەتێک نییە کە دەوڵەتی قوڵی تیابێ هەڵەیە ئەو گزارشتە بە بۆچوونی من عێراق بریتە لە دەوڵەتی میلیشیا نەک میلیشای دەوڵەت ئەسڵن خودی دەوڵەت لەسەر ئەساسی میلیشیا بیناکراوە و تۆ تەماشاکەی بۆ نمونەکە کە سەفیری عێراق لە ڤاتیکان سیرکە ئەو شوێنە پیرۆزە وانە بۆ چەند ملیارێک لە مەسیحی کریسیانەکانی دنیا میلیشایەک سەفیرێتی باشە دکتۆر ڕێبەرانی عێراقی ئەوانەی کە بەرژەوەندی عێراقیان لە هەموو شتێک زیاتر بەلاوە گرنگە چۆن دەتوانن چ پرۆژەیەکیان هەیە بۆ ئەوەی عێراق لەم قەیرانەی تێی کەوتووە دەریبێنن ڕاستەکەی پرسیارەکەی من ئەو پرسیارەی جەنابەت گرنگە بەڵام من بە شێوەیەکی کە پرسیارەکە لە خۆم بکەم ئایا لە عێراقا تۆ نخبەیەکی عێراقیت هەیە کە خەمی عێراقی بوونی هەبێ ئایا بەڕاستی لە عێراقا هێزێکت هەیە کە هێزێکی ناسیۆنال بێ لە تایپی تالیبان یەکێک لەو خاڵانەی کە من و بەشێکی زۆر لە توێژەرە فەڕەنسیەکان و تەنانەت ئەکرێ ڕۆژئاوایەکان جیا بکاتەوە ئەوەی ئەوان بۆ نمونە مقتەداسە دەروەکو هێزێکی نیشتمانی ئەبینن وەکو هێزێکی ناسیۆنال و ناسیۆنالیستی ئەبینن بەڵام لە کاتێکە بۆ من ناسیۆنال بریتێ لە هێزێک ئەو هێزەی کە ئەکرێ ڕەهەندێکی ناسیۆنالی هەبێ بریتێ لەوەی کە ئەتوانێت لە یەک کاتە ئامادەیی هەبێ لە هەرێمی کوردستان لە باشووری شیعە لە ناوەڕاستی سونە کورسەکانی مقتەداسە دروەر بگرین ئەو 73 کورسی هەیەی ئایا توانیوێتی یەک کورسی لە ناوچە سونە نشینەکان بەدەستبێنێ نەخێر ئایا توانیوێتی لەو 73 کورسی یەک کورسی لە هەرێمی کوردستان بەدەستبێنێ نەخێر ئایا حەلبوسی لەو 37 کورسی هەیەی توانیوێتی یەک کورسی لە بەسرە بەدەستبێنێ نەخێر ئایا حزب دیموکراتی کوردستان توانیوێتی یەک کورسی لە ناسریە بەدەستبێنێ نەخێر بۆ مامۆستا لەبەر ئەوەی کە سەرزەمینی عێراق سەرزەمینی ئەفغانستان نییە تەنانەت سەرزەمینی لیبیاش نییە تەنانەت یەمەنیش نییە لە عێراقا هێزێکت نییە بە ناوی هێزی ناسیۆنال کە توانی بێتی خاوەنی ناسیۆنالیزمی عێراقی و نەتەوەی عێراقی و ڕێفرانسی عێراقی بێت ئەوەی کە هەیە کۆمەڵێک هێزی دابڕاون کارێکێک بە ئەجەندەی خۆیەوە لە عێراقا ئیشەکە بۆیە ئەو فۆرمەی کە عێراقا با بڕێەوە فۆرمێکی پەککەوتووە لە ئێستا تەنها و تەنها ئینجا لێرە ئەوەستم ئەوەیە کە عێراقەکان بتوانن بە دوای فۆرمێکی تر بۆ حکوومەتداری بگەڕێن بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆ لات با بڕێک قسە و باز لەسەر پێکهێنانی حکوومەتی عێراقیش بکەین لەوە دەچێت لایەنە سیاسی براوەکانی هەڵبژاردن لە بەردەم ئەرکێکی قورس و ئاڵۆزدا بن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی وڵاتەکە هەرچەندە لە ناو هاوڵاتیانی عێراقیشدا هێشتا متمانە زۆر کزە بە حکوومەتی عێراقی أما أنت تريد لا تقدم شيء وتمسك جا حکوومەت نایەوێت هیچ شتێک بۆ خەڵک دابین بکات بەس تەنها دەیەوێت دەسەڵاتی لەدەستدا بێت و خەڵکیشیان تەنها بۆ دەنگدان دەوێت ئەمە جێ شەرمە پێم وایە ئەو ڕاگەیەنانەی دراون وەک بڵقن و تەواو دەبن چونکە کاتێک دەسەڵات و پۆستەکان دابەش دەکرێن دەگەڕێنەوە بۆ سیستمی بەشبەشێنە و گونجاندن لە مانگی دەی ساڵی 2019دا خۆپیشاندانی گەورە لە عێراقدا کران سەدان کەسی تیادا کوژران و بە هەزاران کەسیش بریندار بوون بەڵام لە ڕوانگەی گلەیەکانی خەڵکەوە پێناچێ حکوومەتی عێراق هەنگاوێکی ئەو توی نابێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیانی عێراقی یان بۆ جێبەجێکردنی داواکانیان
أتوقع أكثر من وسطة الإصلاح. چاوەڕوانیەکی ئەوتۆم نییە و چاکسازیش ناکرێت. لە ساڵی 2009دا خۆپێشاندان هەبوو، هەموو لایەنەکانیش پشتیوانیان بوون. دوایی کشانەوە و دیار نەمان، تەنانەت ڕیفۆرمێکیشیان نەکرد. لە وڵاتەدا هیچ شتێک ڕوو نادات. زۆر قورسە. مەگەر خەڵک خۆی ڕاپەڕێت و حکوومەت بگۆڕێت. ئەگەر خەڵک خۆی ڕانەپەڕێت ئەوە هیچ شتێک ناگۆڕدرێت. ئێمە حکوومەتێکمان دەوێت خزمەتگوزاری دابین بکات بۆ خەڵک خزمەتگوزاری و ئاسایش و ئابوووریەکی باش و دەرفەتی کاری دەوێت. پێویستە ئەم هەموو شتانە لە کارنامەی حکوومەتدا بێت. دکتۆر عادل لە کاتی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقیدا ئەم حکوومەتە دەتوانێت چی بکە بۆ وەڵامدانەوەی ئەو داوایانەی کە خۆپیشاندەرانی مانگی دەی ساڵی 2019 هەیان بوو لە عێراقا بۆ خۆشت دەزانی ئەو جۆرە ناڕەزاییە هەتا ئێستاشی لەگەڵا بێ بەردەوامە. ئەزانی چۆن مامۆستا بەڵێن ئەوەی کە ئێستا لە عێراقا هەیە بەڕاستی من ناوی نانێم ڕێژەی بەشداری نەکردن. ئەزانم بەشێکی زۆر لە خەڵک ناوێنێ بە بەشداری نەکەران یاخود ئەوانی کە بەشداریان نەکرد و بەشداری نەکەران یان بەشداری نەکردن یا بەرەی بۆیکۆت. تەنانەت ناوی بۆیکۆت لە عێراق ئەوەی کە ناوێنێم بریتێ لە کۆنسێپتێکی تر کە بۆ واقع عراقی زۆر گرنگە کە پێ بکەنینەوە کە بریتێ لە چەمکی دابڕان. ئەوەی ئێستا لە عێراقا هەیە دابڕانە بۆیکۆت نییە یان نائامادەبوون نییە یان نەچوون بۆ دەنگدان نییە. بۆچی دابڕان؟ لەبەرەوەی کە بە پێی دواتێژینەوەی کە ئێمە کردومانە لەسەر هەر سێ پارێزگاکەی بەخا زیقار لەگەڵ مووسڵە لە 1985 ئەو کەسانەی کە گفتوگۆمان لەگەڵا کردوون بە درێژی باوەڕیان لە سەدا ببوورە 89یان بە هیچ شێوەیەک باوەڕیان بەوە نییە کە حکوومەتی داهاتووی عێراق بتوانێت بە هیچ جۆرێک لە جۆرەکان کارایی ئیژابی دابنیە بەسەر ڕەوتی ژیانیانەوە. نە قوتابخانەکانیان بۆ چاک بکە، نە ئاوەڕۆیان بۆ چاک بکە، نە هەلومەرجی کارەبایان بۆ چاک بکە، نە هەلومەرجی زانکۆکانیان بۆ چاک بکە، نە هەلی کاریان بۆ دروست بکە. ئەیتر باس لەوە ناکەم ئەسڵان نیشتمانیان بۆ تەحول پێ بکە بۆ بە هەشتێک کە تێیا بژین و شانازی بکەن بەوەی کە عێراقین و لە وڵاتە ئەژین. یعنی ئەوەی کە ئێستا هەیە دابڕانێکی ستراکتۆراڵی وایە کە ئەو ڕێژەیە کۆمیسیۆن باسی ئەکات بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانە بەڕاستی من بە گومانێکی زۆرەوە تەماشایەکەم. یەکێک لە ئەکتەرە باڵاکانی سیاسەتی عێراقی کە من بەش بە حاڵی خۆم متمانم پێ هەیە و تا ئەو زانیاریانەی هەمیشە بە منی داوە بەشێکی زۆری تەندروستە بە حرفی پێیوتوم مامۆسا کە لە هەڵبژاردنەکانی 2010 ڕێژەی ڕاستەقینەی بەشداریکردن بریتی بوو لە 170. بەڵێ باشە دکتۆر ئەمام کەمە دوا پرسیارمەگە بکرێ بڕێک بە کورتی وەڵامم بیتەوە ئەو بۆی کۆتەی هەڵبژاردن کە کراوە چارەسەر بوو بۆ ڕەوشەی عێراق چونکە ینی زۆرێک لە شیکەرەوەش وەکو جەنابیش دەزانی ینی ئاماژەیان بەوە کردووە بۆیکۆتکردنی هەڵبژاردن کاتێک کە بێ بەرنامە دەبێ بەبێ ئەوەی پلانی پێشوەختی هەبوو بێ لەوانەیە بە زیان بشکێتەوە بۆ گەلی عێراقی و ئەوەندەی ئەو لایەنە باوانەی کە لە دەسەڵاتە بوون سوودی لێ دەبینن ئەوەندە گەلی عێراق سوودی لێ نابینیە. تۆ چی دەڵێی؟ من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەوە بۆیکۆت و دابڕان و بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانە هەڵەیەکی ستراتیژیە لە وەکو هەڵوێستی ئەخلاقی لێ تێگەم. ڕەنگە ئەگەر منیش لە عێراقا بژێمایە نەڕۆشتمایە بۆ دەنگدان وەکو هەڵوێستی ئەخلاقی و ئیتیکە، بەڵام لەسەر ئاستی سیاسی هەڵەیەکی استراتیژێتێکی هەڵەی سیاسیە بۆ چونکە هەلومەرجەکە ئامادە ئەکات بۆ ئەوانەی سبەینێ لەسەر دەسەڵات بوون لە بەغا و حکوومەتی بەغایان بەڕێوە بردو و ئەو کارە ساتە گەوریان لە عێراقا دروست کردووە دیسانەوە بگەڕێنەوە بۆ حکوومەت و تراژیدای عێراقیەکان بەردەوام بێ. تۆ لە بەردەمی چەند حاڵەتێکای یا ئەوەیە کە ئابێ شۆڕش بکەی، شۆڕشش بریتێ لە چی؟ شۆڕش بریتێ لە ڕاپەڕینێکی جەماوەری چەکدارانە بۆ ئەوەی لە ڕێگای ڕوزانگێکی ڕادیکالەوە ئەم ڕژەمە لە ناوبەری ناتوانانی ئەمە بکەیت چونکە سەردەمی ئەم جۆرە لە شۆڕش کۆتایی پێاتەوە. خاڵی دووەم بریتێ لەوەی دەستی دەوڵەتێکی بیانی بگری دۆکو ئەوەی لە 2023 ڕوویدا کە عێراقت بۆ داگیر بکە. هیچ دەوڵەتێک لە دنیاە بە ئەمریکاشەوە ئامادە نیە جارێکی کە بێتەوە عێراق ئەو ئەزمونە لە عێراقا دووبارە بکاتەوە. بۆیە خاڵی سێهەم ئەگەر ئەتەوێت شتێ بگۆڕی تەنها ڕۆشتنە ناو سیستمەکەیە بۆ ئەوەی لە ناوە بتوانیت گۆڕانکاری بکەیت لە زۆنانەی کە ممکنن. بەڵێ دکتۆر عادل سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەیە مەفتەیی چاوی واشنگتندا زۆر سپاس دەکەم.
سواس بۆ جەنابتان. زۆر سپاس دەکەم ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.